بەداخەوە تا ئێستا مرور محاسبەی شۆفێرەکان ناکا لەسەر ئەوەی کە هێما بەکار نێنن ئیشارەت بەکار نێنن. لە هەر شوێنێکی قەدەغا ئەو شۆفێرە سوڕاوە دەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆ هاتە ئێرە بسوڕێتەوە ئێستا چوە لایەکەی تر هەر ڕوودا و لەوە دروست دەبێت دەبێت شۆفێر خۆی یەکلا بکاتەوە لەو حالەدا. سوڕانەوە بەبێ ئەوەی هێمای ئاگادارکردنەوە پێکە بۆ ئەو ساران ئاگاداریان کاتە ئەم دەسوڕێمە بۆ لای چەپ. ئەو شوفێرانە بە ئەکادیمیانە فێری شوفێری نەبووینە. ڕووداوەکانی هاتوچۆ ڕۆژ دوای ڕۆژ زیاتر دەبێت. قەبارەی زیانی ڕووداوەکانیش هێندەی هێرشێک لە گۆڕەپانی جەنگ قوربانی لێ دەکەوێتەوە و مرۆڤ تیایدا دەمرێت. ئەو قوربانیانە بەهۆی ئەو جەنگەیە بە تیرۆریسپی ناو دەبرێت. ئەو تیرۆرەسپیە گەورە و منداڵ و گەنج ناناسێت وەک تەقینەوەی بۆمبێک بە مرۆڤ زیانی دەبێت. هەموو زیان و قوربانی و چیرۆکە مەرگەساتانە لە ئەنجامی هەڵی شۆفێر و کەمتەر خەمی لە بەکارهێنانی ئامرازەکانی گواستنەوە ڕوودەدات. ترافیک هەموو هەوڵێک دەدات بۆ هۆشیارکردنەوەی شۆفێرەکان چونکە ئامانجی کەمکردنەوەی زیانە مەزنەکانی ئەو ڕووداوانەیە کە ساڵانە سەدان کەس دەبن بە خۆراکی ئەو ئامرازانە و تیا دەچن. بەڕامەی ترافیک دەیەوێت ببێت بە هۆکاری پاراستنی ژیان و سەلامەتی هەمووان لە پێناو دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت لە بواری هاتوچۆدا بۆ ئەوەی چیتر خەونی خێزانەکان لە ناو نەچن. بەڕامەی ترافیک لە ئاڵقەی ئەم جارەدا باز لە یەکێک لە ئاماژەکانی هاتوچۆ دەکات کە ئەم ئاماژە وەک زمانی گفتوگۆی نێوان ئۆتۆمبیلەکان وەسف دەکرێت بۆ دەربازبوون لە ئاگەری ڕووداوی نەخوازراو. ئاماژەکانی ڕووناکی لە ئۆتۆمبیل کە بە داگیرساندنی ئیشارەت باوە کە دەستی هێماکان دەستی بەکارخەری ئاماژەکانی ڕووناکی پێشەوە و دواوەیە کە ئاماژە با ڕاستەی سوڕانەوەیە یان گۆڕینی ڕێڕە و بۆ لای ڕاست یان چەپ لە کاتی سوڕانەوەدا بەکاردێت. بۆ مەبەستە سەرەتا دەچین بۆ دیتنی شارەزایەکی بواری هاتوچۆ و ئۆتۆمبیل. ئەو شارەزای ناوی سیروانە کە چەند پارتوکێکی لە بواری سەلامەتی هاتوچۆ و لێخوڕینی سەلامەتی بڵاو کردوتەوە. ئیدی لی دەپرسین و دەمانێت بزانین ئەو ئاماژەیە چەند گرنگە. ئایا بەکارهێنان یان بەکار نەهێنانی لە شەقام و ڕێگاکان چ سوود و زیانێکی دەبێت؟ ترافیک بە شێوەیەکی مەیدانی لەگەڵ ئەو پیاوە دەردەچێت. شوێنی ئەو دەستگا لە تەنیشتی چەپی سوکانە لە ئۆتۆمبیلە نوێکاندا کە بەکارخەری ئەو ڕووناکیەیە کە بە ئیشارەت وەسف دەکرێت. ئەو ئۆتۆمبیلانەی پێشمانە نستاگە تەماشات کردایە کە لە وەستانەوە هاتووە سەر جادەکە بەبێ ئەوەی ئاماژەکە بەکاربێنێ. لە عینی کات سیارەکەی کەش چوو بۆ یوتێرنەکە بەبێ ئەوەی هیچ ئاماژەیەک بەکاربێنێ. دەمانەوێت ببینین شۆفێران پابندن بە داگیرساندنی ئەو ئاماژەیە لە کاتی دەرچوون و لێک تێپەڕبوون. لە جادەی 100 مترین جادەی 100 متری سێ لەینی تایە. لەینەکان مەفروضە لە لەینێک و بۆ لەینەوە ئەگەر حرەکەتمان کرد یان ئەگەر لەینەکەمان گۆڕی مەفروضە بە ئاماژە بیگۆڕین. ملاحظەی شۆفێرەکەی ئێمە بکە ئێستا چونکە پلانەکەی ئەوەیە کە بچیە لەسەر 100 متریەکە بمێنێ بۆ مێ ئێستا لەینی ناوەڕاست یان لەینی لای چەپ ئەگرێ. ئێستا کە بیەوێ لەینی لای چەپ بگرێ
ئیشارەتەکە بەکاربێنێ. ئیشارەتەکە کە بەکاری هێنا نایەکسەر اتجاهەکەی بگۆڕێ، مەفروزە تەماشای دواوە بکە، تەماشای ئاوێنەکە بکە و تەماشای شانی بکە لە لای چەپەوە کە سیارە نیە ئینجا لێنەکەی بگۆڕێ. یان هەر ئاماژە بەتەنیا بەبێ ئەوەی تەرکیزکەی لەسەر سیارەکانی پشتی تۆ ئەوە بەعمل نایە. تەماشای ئەم لۆریەکەین لەسەر لێنەکەی خۆی ناڕوە، لە عینی وەقت مەفروزە ئەمە هەر دائیمەن لەسەر لێنی ڕاست بڕوە لەسەر ڕێگای سەریع، نابێ لێنەکەی بگۆڕێ. ئەو لۆریانە ئەگەر ئاماژەی سوڕانەوەی بەکار نێنێ احتیمالی هەیە زۆر کە دەعم بێ لەگەڵ سیارەکانی کە بۆمەیە خصوصا لە ڕێگای 120 متریەکە چونکە ڕێگاکە سەریعە مەفروزە ئاماژەی سوڕانەوە بە باشی بەکار بێت. ئاماژەی سوڕانەوە پارچێکی زۆر گرنگە لە ناو ئۆتۆمبیلەکان، چونکە ئەهەمیەتەکەی گەورەیە لەبەر ئەوەی کە پیشانی سیارەکانەیە اتجاهی ئەو سیارانەی کە بەچی اتجاهێکە ڕۆن. ئەگەر ئەوە پیشانی شۆفێرەکانی کە نەکەی تووشی ڕوودا و بە سهولەت ئەبی. ئەم لۆریە دووسێ مخالفەی کرد، یەکێکیان مەفروزە خۆی هەر لەسەر دەسە ڕاست بڕوە چونکە ئەمە ڕێگایەکی سەریعە، ئەمە ڕقم یەک. ڕقم دوو لەسەر لاینەکان ڕۆیشت مستەمرە لەسەر لاینەکان ئەڕوە. ڕقم سێ کە مۆزوعی ئێمەیە کە زۆر مهمە ئاماژەی سوڕانەوەی بەکار نەهێنا کە لاینەکەی گۆڕی. ئەو سیارانەی کە ئاماژەیەن کە بە دەستە ڕاستیان بە دەستە چەپە ڕۆن مەفروزە ئاماژەکە پێش على الأقل 50 متر لە تەقاطعەکە دەست پێ بکەن بە ئاماژەکردنەکە، چونکە ئاماژەکردن بۆ ئەم حاڵەتە زۆر گرنگە بۆ ئەوەی کە شۆفێرەکەی پشتەوە بزانێت کە تۆ ئەتەوێ بڕۆی بە دەستە ڕاستیان بە دەستە چەپ تا خۆی حەزەری خۆی وەرگێ و سایدی خۆی وەرگێ. سیارەیەکی تەکسی بە ڕۆنگ ساید وەستاوە ئێوێ یارمەتی سیارەکەی کە بکە چەتاڵی بۆ بکە بۆ پاتریەکەی، بەڵام بەبێ ئەوەی هیچ ئیشارەتێک یان هیچ علامەتێکی تەحزیری داینێ بۆ سەلامەتی خۆی. مەفروزە ئێمە پلانمان هەبێ پێشەوەی دەرچین، ئەو پلانە بزانین بۆ کێ ڕۆین و چ ڕێگایەک بەکارێنین، چ لێنێک بەکارێنین و چی یوتێرنێک بەکارێنین. ئەم پلانە لازمە لە مێشکمانە بێ کە حرەکەتەکەین. دوای ماوەیەک لە گەڕان و چاودێری ئۆتۆمبیلانە ڕێژەیەکی بەرچاو لەو شۆفێرانی شەقام بەکاردێنن پامبەند نابن بە داگیرساندنی و ئاماژێ و بە شێوەیەکی ناتەندروست کردداری سوڕانەوەیان تێپەڕبوون ئەنجام دەدەن کە ئەماش هۆکارێکە بۆ دروستبوونی ڕوودا و کارەساتی هاتوچۆ. بەبێ ئەو هێمایە هەموو شوفێرێک نازانی شۆفێرەکەی کە چیەکە، بۆمەیە کە نەزانێ معناتە تووشی مشکلەیەکە بێ. بۆمێ هێماکە زۆر زەروریە کە خەبەر بدا بە سایقەکەی پێشەوە یان پشتەوە کە ئەو شۆفێرە ئەوێ بچێ بە دەستە ڕاستە، ئەوێ ڕێک بچێ، ئەوێ بە دەستە چەپ بچێ. خەتای بەکارهێنانی یان نەکارهێنانی ئەم هێمایە لە حقیقەتە زۆرە. ڕئیسیەکەی ئەوەیە کە ئەساسەن شۆفێرەکان فێر نەبوون لە بیدایەتە کە ئەمە بەکاربێنن و نازانن ئەهەمیەتەکەی چییە. ئەمەش لە مەکاتبی تعلیمی قیادەوە دەست پێەکە. و دووەم بەداخەوە تا ئێستا مرور محاسبەی شۆفێرەکان ناکا لەسەر ئەوەی کە هێما بەکارنێنن، ئیشارەت بەکارنێنن. ئەم ئۆتۆمبیلەی بەرامبەرمانە ئێستا بەبێ ئیشارەت هاتەوە بۆ یوتێرنەکە سیارە ڕەشەکە، بەڵام ئۆتۆمبیلەکەی کە سایدی دووەم بە ئیشارەتەوە هاتووە بوو بە سایدی سێم
بوو بە سایدی سێم لە جێگایەکی زۆر غەڵەتەوە سوڕایەوە بە سوورەیەکی عام غەڵەتە چونکە مەفروزە یەک ساید لێرە ئیسیدارە بکە. پرۆسی لێخوڕینی ئۆتۆمبیل و دەستکردن بەو مانۆڕە پێویستی بە هۆشیاری زۆر هەیە کە ئەم هۆشیاریەش تەنها لە شۆفێری کارامە و لێهاتوو هەیە کە ئامادەیە هەموو ڕێنمایەک بەکاربێنێت و پابند بێت بە بەکارهێنانی هێماکانی ئاماژەدان. بەنسبەتی ئیشارەی مروری ئەوەی ئیشارەی سیارەکە گوتمان مەهامی زۆرە، سێ مەهامی ڕئیسی هەیە کە حرەکەتەکەی لە وەستانەوە بۆ جوڵانەوە مەفروزە ئیشارەتەکە بدەیت تا شۆفێرەکانی ناو جادە بزانن تۆ ئەتەوێ بێی بۆ ناو جادەکە. کە لە ناو جادەبی ئەتەوێت لەینەکان بگۆڕی لە لەینێکەوە بۆ لەینێکی تر بڕۆی مەفروزە ئەو ئیشارەتە بدەیت کە ئەتەوێ سوڕێتەوە لە جێگایەک لە یوتێرنێکە لە تەقاتوعێکە مەفروزە ئەو ئیشارەتەکە بدەیت. ئەم ئیشارەتە بەڕاستی گرنگیەکەی زۆرە و ئەهەمیەتێکی زۆر گەورەی هەیە لەسەر سیاقەت لە جادە. مەفروزە هەموو شوفێرێک ئەگەر ئیجازەی هەبێ مەفروزە تەسقیفی خۆی بکە، ئەگەر فێری شوفێری باش نەبووە تەسقیفی خۆی بکە و بزانێ بێخوڕینی سیارە چۆن ئەکرێ. ئەمە ڕقم یەکە. ڕقم دوو مەفروزە دەوائری مرور ئەهەمیەتێکی زۆر گەورە بدەن بە مەکاتیبی تعلیمی قیادە و منهاجێکی خاصیان بۆ داینن کە لەسەری بڕۆن و تەرکیزێکی زۆر گەورە بکەن لەسەر مەکاتیبی تعلیمی قیادە. سێم مەفروزە پۆلیسی هاتوچۆ لەسەر جادە کە ملاحەزەی مخالفەیەک بکە تەنبیهی سایقەکان بکە. ئەو شوفێری پشتی خۆت ئاگادار دەکەیت کە تو دەتێ بە شوێدا بڕۆی، دەتێ یان سیارە پارککە یان بتێ بەڕاستدا بڕۆ یان بە چەپ کە تووشی حادیسە دەبی زۆری حادیسەکان بەو شێوەیە. شارەت شەریکە لەوەیدانە نالۆ جوانی کاری پێ نەکەی، شارەت لۆی کرایە کاری پێ بکەیت لە فکەچی بسوڕێ پێیکەیت لۆ خاتری پشتەوە تا ئاگادار بکەیەوە لۆ خاتری مەسەن ئەو ئاگادار بیتن لێن نەداتن. زۆر جاروەیە شوفێرەکان ڕێنمایەکان جێبەجێ ناکاتن لە ناکاو لاتداتن بەبێ ئیشارەت پێ بکاتن حساب لۆ شوفێری دوای خۆی ناکاتن کارەساتی لێ دەکەوێتەوە. هێماکانی هاتوچۆ کە پێویستە شوفێران پابند بن پێوە لە وڵاتی ئێمە زۆر پابند نینە بەڕاستی شوفێرەکان پێی کە لە ناکاو دەتو لە شەقامەک دەڕۆی سیارێک لە پێشە ڕاستە خۆ بەرەو لای ڕاست یان بەرەو لای چەپلادا ببێ ئەوەی ئیشارەتەکە یان هێمایەکەی هەڵبکاتن ئاگدارکردنەوەکەت هەڵبکاتن. دەپرسین بۆچی بەشێک لە شۆفێرەکان پابند نابن بە بەکارهێنانی ئەو ئاماژانە؟ ئایا پۆلیسی هاتوچۆ ڕۆڵی چییە لە پابندکردنی شۆفێران بۆ ئەوەی ئەو ئاماژە گرنگیانە بەکاربهێنن؟ پۆلیسی هاتوچۆ لە ترافیک هەڵمەتێک دەست پێ دەکات. ئەو هەڵمەتە بۆ ئەوەی شۆفێران ئاگادار بکەنەوە لە داگیرساندنی ئاماژەکانی ڕووناکی لە کاتی مانۆڕکردن. لێرە لە هاتوچۆی ناو شار بەشی ڕۆژاوا کۆدەبنەوە و دەیانەوێت بە چەند شەقام و ڕێگایەک تا ئەو سەرپێچیانە تۆمار بکەن کە ئەنجام دەدرێت. پۆلیسی هاتوچۆ دەڵێت ناکرێت هەموو شت بە سزا کۆتایی پێبێت و بسەپێنرێت، بەڵکو شۆفێرەکان دەبێت خۆیان ببن بە پارێزەری خۆیان وەک چۆن پزیشک ڕێنمای مرۆڤ دەکات و دەڵێت خۆ پارێزی پێش چارەسەری. هەندێک سارە هەیە کاتی لێرە دەسوڕێتەوە ئیشارە پێ ناکە بۆ لای چەپ بێ یان بۆ لای ڕاست بێ هیچ ئیشارە پێ ناکە. بۆ نمونە هەندێک شۆفەرێ لەولا کاتی لەولا دێ یەکسەر دەسوڕێتەوە بێ ئەوەی بزانێ شوفێر هەیە لە پێشی یان لە پشتی یان کاتی دەسوڕێتەوە علامات ئەزبەقیە با بڵێن لە هەندێک شوێنەیە ئەو شۆفێرە هیچ پێگیری بەو علامەیە ناکە با بڵێن نیشانەکان هێماکانی ڕێگەدان ئەزبەقیە. ئەو شوفێرە بە خێراییەکی زۆر بەبێ ئەوەی ئیشارەی خۆی پێکە ئێستا با بڵێن بۆ لای چەپ ئەو شۆفێرە بۆ لای چەپ دەسوڕێتەوە بێ ئەوەی ئیشارە پێکە بە خێراییەکی زۆر
یەکسەر دێتە ناوەندەی جادا هیچ حسابێک بۆ ئەو شۆفێرانە ناکە کە ئەوانەی بە خێراییەکی زۆر دێن یەکسەر ڕوودا و دروست دەبێت کێشەیەکی تر شۆفێر کە دەوێت لێرە بپەڕێتەوە پێش ئەوەی لەوێ بپەڕێتەوە دەبی 50 متر 70 متر یان 6 متر خۆی یەک لا بکاتەوە ئایا من دەسوڕێمە ئەگە سوڕاوە دەبێ ئەو لایە بگرێ ئەو سایدەی خۆی دەگرێت نمونە ئێستا ئەو قەلابەیە باش تەمەشای ئەو قەلابەیە بکەن تەمەشای هاتە ئێرە بسوڕێتەوە ئێستا چوە لایەکەی تر لۆ هەر ڕوودا و لەوە دروست دەبێت ئیجازەی لێ وەرگرە نمونەیەکە ئەو حالەتە ئەو شۆفێرە هاتە ئێرە ئێستا خۆی یەکلا نەکردەوە نازانیان بێتر ناوزە ئەوە لەو کاتە بە خێراییکی زۆر شۆفێرەکەی پشتەوە خۆی لێ دەعم سا دەبێت ئیجازەی وەرگریزا ئەوە باتە بکە لەوێ باتە بکە بڕاو بەر چۆن دەبی بێرە بڕۆیەوە کا ئیشارەت بۆ پەیوەنیە کا قایش قوڕەت تایەت بۆ کەونە ئەوە لێرە تەمەشاکەن زۆر خەتەرە ئەو تانە ئەوە بۆ تەقی زۆر خەتەر هەر لەما هەر لە چ کاتێک بتەقێ کێشە بۆ سارەکانی تر دروست دەکە بۆ ئەوەی هەندێک ئیشارەی نییە قایش قوڕی نییە ئەوە سوڕانەوە بێهێمای ئاگدارکردنەوە ئەوە ئێستا پێش بگاتە پێش لادانی بۆ لای چەپ ئێستا ئیشارەی پێکرد پێویستە لە کاتی پێشکردنەوە بەلای ڕاست و چەپ و لە کاتی وەستان ئاماژەکانی ڕووناکی بەکار بهێنیت بۆ ئەوەی لە دواوە نەبێتە هۆکاری ڕووداوی هاتوچۆ چووکە یەکێک لە گرفتە گەورەکانی هاتوچۆ لە شەقام بریتیە لە بەکارڕهێنانی ئەو ئاماژەی ڕووناکیە کە بەشێکی زۆر لە شۆفێران پشتگویان خست و هیچ گرنگی پێنادا شوێنی سوڕانەوەی وەنیە ئێستا بۆ لای چەپ سوڕاوە بۆ چەو ئیشارەت پێ نەکرد فسفۆر نان ئەوە ئێستا شوێنی سوڕانەوە نییە بۆ لای چەپ هاتی دەبا ئەو شوفێرانەکە شۆفێری دوای خۆت ئاگدارکەوە بۆ لای چەپ بسوڕە دەزام ئاخاتو ئێستا سوڕایەوە ئێستا سوڕایەوە بۆ ئێرە وەنیە دەبی پێکەی وەنیە ئەوش نمونەیەکی تر سوڕانەوە بەبێ ئەوەی هێمای ئاگدارکردنەوە پێکە بۆ ساران ئاگداریان کاتە ئەم دەسوڕێمە بۆ لای چەپ کاکە برای عزیز بۆ چه هێمایەکەت پێ نەکرد دەسوڕێ بۆ لای دیار نییە ئێستا هێمایەکە ئێتێکچۆ بۆ چای ناکەیەوە دەبێت چاکەوە کاکە دەبێت شۆفێرەکان ئاگدارکەوەم بۆ لای چەپ دەڕۆم یان بۆ لای ڕاست دەڕۆی دەبی بە ڕێنمایەکان پێگیری بە ڕێنمایەکان بکەی کاتی سوڕانەوە دەبی پێبی هەر کێشێکە دەبی سارە توندتۆلی تەواو بکەیت هەندێک سارە کاتی دەسوڕێتەوە یەکسەر دێ دەسوڕێتەوە شۆفێرەکانی دواوێ خۆی ئاگدار ناکاتەوە بۆ ڕووداوی هاتوچۆ دروست دەبێت وەرە ئێرە وەرە کاکە وەرە ئێرە ئەوە شۆفێرەکە لەو شۆفێرانەی پێگیرین بە ڕێنمایەکانی هاتوچۆ بۆ نمونە ئێستا و شۆفێرە پێچەوانەی یاسای هاتوچۆ بە شێوەیەکی مخالف سوڕاوە بۆ لای چەپ سزای ئەوەش 50,000 هەر شۆفێرێک بە پێچەوانە بسوڕێتەوە سزاکەی 50,000 هۆکاری ڕووداوەکان چییە بەهۆی سوڕانەوەی سوارۆ زۆر جاهای دەبینی ڕوودا و چادبی لە شوێنی سوڕانەوە یەکێک لەوان یەکێک لە خاڵەکان سوڕانەوە لە شوێنی قەدەغا لە هەر شوێنێکی قەدەغا ئەو شۆفێرە سوڕاوە دەبێتە هۆی ڕووداوی هاتوچۆ خاڵێکی تر لە خاڵەکان سوڕانەوەی لە ناکەوە بە خێراییەکی زۆر ئەو شۆفێرە دەسوڕێتەوە بە خێراییەکی زۆر دەبێتە هۆی ئەوەی ڕووداوی هاتوچۆ ئەو سوڕان ئەوە لێرە نابێتەوە بسوڕێتەوە دەبێتە هۆی ئەوەی ڕووداوی هاتوچۆ هەرەوە خاڵێکی تر باسکەن پێگیر نەبوونی شۆفێر بە هێماکانی ڕێگەدان ئێستا وە ڕێگەی نێدا و شۆفێر بۆ نمونە ڕێگەی لەوە کرد ئەو شۆفێری کاتی دەڕوا ڕێگای لێ دەگرێت نابێتەوە ئەوە حەقی خۆیتی بڕوە نابێت ئەوی لە سوڕانەوە ڕێگەی چونکە ڕێگەدان بۆ ئەوەی لە زادەی سەرەکی دەڕوا نەک لە زادەی فەرعی لە هەر کاتێک ئەو سوڕاوە ڕێگەدان بۆ ئەو نییە ڕێگەدان بۆ ئەو شۆفێرە ئەوی لەسەر زادەی سەرەکیە نەک زادەی لاوەکەی بۆیە دەبێ بوەستێ بۆیە مانای ئەوە نییە یەکسەر هێماکەت پێکرد هێمای ئاگدارکردنەوە بۆ لای چەپیان بۆ لای ڕاست یەکسەر بڕۆیە زادەی سەرەکی بۆیە دەبێ بوەستی سیرکەی هیچ سارە هەیە نییە
ئاوێنەکان سیر دەکەی سەیری ئاوێنە دەکەی سارە لە دواوە سارەکانی پێشە خۆت ئەستاپی خۆت ستۆپ کەی بنزین دادەگری کەی ستۆپ دادەگری ئەوانە بە شێوە یاسایی کول لە ڕێگای لاوەکی بچیە ڕێگای سەرەکی ئەوانە دەبێ هەموو ئاگدار بی. سەبارەت بە هۆکاری پابەت نەبوونی بەشێکی زۆری شۆفێران بەو هێما و ئاماژانە ترافێک دەچێتە زانکۆی سەلاحەدین کۆلێژیاداب. لێرە مامۆستایەک دەبینین کە چەندین توێژینەوە و سیمیناری لە بواری هاتوچۆدا ئەنجام داوە. هۆکاری ئەوەی کە شوفێران پابند نابن بە یاساکانی هاتوچۆ دەگەڕێتەوە سەر ئەوەی دوو لایەنی زۆر سەرچێ یەکەمینیان ئەو شوفێرانە بە ئەکادیمیانە فێری شوفێری نەبووینە بۆ نمونە نووسنگەکانی فێربوونی شوفێریمان زۆر لاوازە ئەو کەسانەی کە خەڵک فێری شوفێری دەکەن بریتین لەو کەسانەی کە تەنها ممارەسەیان هەیە یعنی ئەکادیمیایەکی پۆلیسیان تەواو نەکردیە. هۆکارەکانی یەک لەوانە بۆ نمونە پۆلیسی هاتوچۆ پۆلیسی هاتوچۆ دەبێت زۆر ئاگاداری ئەم حاڵەتانە بێت و دەستنیشانی بکات واتە تەهاون نەکات پشتگوێ نەخات بە هۆکاری ئەوەی مەثەلەن خزمێکی دەردەچێت یان بە هۆکاری برادرایەتیەوە ئەو شتان هەرچەندە ئەو حاڵەتانە ئێستا لە هەرێمی کوردستان کەم بۆ لە نێو پۆلیسەکانمان بەڵام دەبێت زۆر ئاگاداری ئەو شتانە بکرێت. لە هەمان کاتیشە هەرموو پۆلیسێک لە کارەکانی خۆیدا پشتگیری بکرێت بۆ نمونە نابێت کە هەر پۆلیسێکی هاتوچۆی ڕێکوپێک دەبینی ئەرکەکانی خۆی بە شێوەیەکی ڕێکوپێک جێبەجێ دەکات کەچی لەولاوە شوفێرێک دەستدرێژی دەکاتە سەری یاخود بە هەندێک هۆکاری دیکە دەڵێ ناتوانێت یاسا لەسرم جێبەجێ بکەی ئەمە حاڵەتانە بەڕاستی دەبێت ئێمە پۆلیسەکانمان کوڕێنمایی دەکەین کە مافەکانی خۆشیان بدەین و پشتگیریان لێ بکەین. هەر هەڵەیەکی هەر سەرپێچیەکی شوفێران دەبێتە هۆی یا ئەوەتە مرۆڤێک بریندار بکەی یا مرۆڤێک بکوژی یا خۆت و ماڵ و مناڵت لە مەترسی دابن مەترسی تەندروستی خۆت مەترسی تەندروستی بەرامبرت ئەگەر بزانی لە ماوەی 11 ساڵەوە زیاتر لە 43,000 ڕووداوی هاتوچۆما هەبووە لە ماوەی 11 ساڵ زیاتر لە 8,000 کەس قوربانیمانداوە لە ماوەی 11 ساڵ زیاتر لە 88,000 کەس بریندار و زامدار بووینە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. باشە ئێمە بۆچی ئاگامان لە خۆمان نەبێت بۆچی سەرپێچی بکەین بۆچی ژیانی خۆمان خۆش نەوێت تەندروستی خۆمان خۆش نەوێت. لە ئەنجامی سوورانەوە بەبێ ئاگادارکردنەوەی ئەوانەی کە لە پشتە خۆتە بە تەکیدی دەبێتە هۆی پێکدادان دەبێتە جگەلەوە جاری وایە دەبێتە هۆی ئەوەی کە دەبێتە هۆی قوربانیدان دەبێتە هۆی برینداربوون ئاکامی لێ دەکەوێتەوە. کردارێکی زۆر ئاسانە کە ئەتو ئیشارەت پێ بکەی و ئاگادار ببیەوە بەڵام کەچی شوفێران زۆر بابند بەو خاڵە نابن ئەوە یەکێکە لە جۆرەکانی سەرپێچی کە تۆمار کرا لە ئامانەکان. بە گوێرەی ئامارەکانی پۆلیسی هاتوچۆی هەرێم لە ماوەی ساڵی 2010 لە هەرێمی کوردستان 1,700,000 سەرپێچی تۆمار کراون زیاتر لە 47,000 سەرپێچی لە وەستاندنی قەدەغا کە بەشێکی زۆریان ئاماژەی ڕووناکیان بەکارهێنا و سەرپێچیان تۆمار کردووە. نزیکەی 28,000 سەرپێچی بەهۆی پابەت نەبوون بە هێماکانی ترافیک سزادانی 16,000 ئۆتۆمبیل کە بە شێوەیەکی هەڵە و بێ ئاماژەدان مانۆڕی سوڕانەوەیان ئەنجام داوە. کەمترین ڕێژەی سزادانیش بۆ شۆفێرانی ئاماژەی ڕووناکیان بەکارنهێناوە لەلایەن بەڕێوەبەراتیەکانی پۆلیسی هاتوچۆی شارەکانی کوردستان تۆمار کراون کە 141 سەرپێچی تۆمار کراوە. بۆیە ڕەخنەکان زۆرتر ئاڕاستی هاتوچۆ دەکرێت لەوەی خەتابارەی سەرەکیە.